بەڵێ سانە بەردەوامی لەسەر گفتوگۆی بابەتی تەوەری دوومان بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەمان لە شاری کەرکووگەکەین. ئەنفال یاخود جینۆسایدی کورد بەدەیان یاخود بگرە بە سەدان چیرۆکی ناخهەشێن و سەرنجڕاکێشی تایە. ئەوەی ئێمە ئێستا لەم بابەتیا باسیەکەین چیرۆکی ونبوونی کچە کوردێکە. هەڵبەت لە زاری خۆیەوە بزانین چۆن ون بووە لە کارەساتی ئەنفالە بۆمان بژێڕێتەوە. بە سوپاس وەک ئاماژەم پێەیە خات و بەرانووریمان لەگەڵایە لە شاری کەرکووک خات و بەرابەیانیت باش. ئەگەر بکرێت بە کورتی چیرۆکی ونبوونی خۆتمان بۆ بجێڕیتەوە فەرموو. خات و بەرە بەیانیت باش سپاس کە ڕاستەخۆ لەگەڵ ماین لە شاری کەرکووک. ئەگەر بکرێت بە کورتی چیرۆکی خۆتمان بۆ بجێڕیتەوە کە چۆن کچە کوردێک ون بۆ و دواتر چێ لە ئامێزی خۆی گرتووە فەرموو. قصتي يعني أنفال مدري ولادة چیرۆکەوەی باس لە ئەنفالەوە دەست پێکا لە مناڵ بوونەوە لەو کاتێک کە لەدایک بووم. باشە بەڵێ خات و بەرە ئەگە بکرێت باسی چیرۆکی ونبوونی خۆتمان بۆ بکەیت هەروای چێ تۆی لە ئامێز گرتووە فەرموو. خات و بەرا گوێبیستی ئەمەیت؟ کە من لە کاتی لەدایک بوونمەوە خێزانێکی تورکمانی منی گرتوۆتە ئەو تەبەنی کردوم و گرتومێتە ئامێزی خۆیان. بەڵێ خات و بەرە چۆن زانیت کە تۆ کچی خێزانیشکە یاخود چۆن زانیت کە ون بوویت ئەگەر بۆ مام بخەیتە ڕوو یان چۆن زانیت کچی خێزانێکی کوردی ئەگە بۆمان باس بکەی. چوون بۆ لای دایکم ئەو دایکم کە بە خێوی کردم ئەو پێی ڕاگەیاندم کە من دوای ئەو دانی بەوەدا ناکە وتۆتی من کچێکی ئەنفالیتی و لە مناڵیەوە کە دایکت ئەنفال کراوە من هەڵم گرتوویتەوە هێناومیتە لای خۆم. باشە چیت کرد بۆ ئەوەی کە بیسەلمێنی کە کوردی چۆن بە دوای خێزانەکە تا ڕۆشتی؟ ئەوەی کە چوون بۆ مۆنومنتی ئەنفال لەوێدا لەوێ هەوڵ دەدەم ئەگەڕم پێویستم بە هیچ نییە تەنها ئەوە ئەمەیە لەو ڕێگایر کە دەستم پێ کردو بگەمە خێزانی ڕاستەقینەی خۆم. باشە خات و بەرە ئەوەت بۆ باز نەکردین کە سەرەتا چەند ساڵە کە تۆ لای ئەو خێزانە گەورە کراوی درکت بەوە نەکردووە کە تۆ ڕەنگە کچی ئەم ماڵە نەبیت لە چێ بۆ دەرکەوت کە تۆ هەر لە ڕاستیە کچی ئەم ماڵە نیت؟ چەند کەسێکم گوێ لێ بوو کە باسی ئەویان دەکرد کە من هەر لە بینەوە کەسێکمە گوێم لێ بوو کە پێیان دەوتم کە تۆ کچی ئەم خێزانەنی بەڵام ئەمانە ئەمیز باوەڕی پێنەگەم دواتر چوومە بۆ لای دایکم و پرسیارم لێ کرد اینجا ئەو بەڕاستی وەڵامی یامەوە کە توتی تۆ کچی ئەنفالی هەر لە منداڵیەوە.
باشە خات و بەرە خێزانەکەت یاخود بڵێن خانەوادەکەت تا چەند هاوکارت بوون بۆی کە کەسوکاری خۆت بدۆزیەوە کەسوکاری ڕاستەقینەی خۆت بدۆزیەوە. خێزان هەمویان لە پشتم وەستاوە هاوکاریم دەکەن دەیانەوێ خێزانەکەی خۆم بدۆزمەوە. بەڵێ باشە فەرم ببوورە ئاکام ویستم پرسیارە بکەم. لە ماوەکانی ڕابردوودا دەستکرا بە پرۆسی وارگرتنی سامپڵی خوێن لە کەسوکاری شەیدان هەروە ئەنفالکراون لەو پرۆسەدا بەشداریت نەکردبووی بتوانانی کەسوکاری خۆت بدۆزیتەوە؟ من لە ماوەی 6 مانگە ئەزانم نەمتوانیەوە هیچ شتێکی بکەم نازانم ماوەیەکی چەندێکم کارانە دەستی پێ کردووە تەنها 6 مانگە من بەو ڕاستیم زانیوە. بەڵێ بەڵێ خات و بەرە داواکاری چیە لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی هاوکارت بن لە دۆزینەوەی کەسوکاری خۆت؟ من تەنها یارمەتی بم کە بگەمە خێزانەکەی خۆم کە بەڕاستی ئەمەوێ هیوایەتم ئەوەیە کە خێزانەکەم بدۆزمەوە بزانم چۆنن. هیچ شتێکی ترم ناوێت تەنها ئەوەیە خێزانەکەم بدۆزمەوە و هیچ شتێکی ترم ناوێت. باشە خات و بەرا پێت وایە کە سوکارەکە تا ئێستا زیندوو مابێتن؟ هیچ شتێک نازانم من تەنها بە دوایان دەگەڕم. باشە خات و بەرا هەوڵت نەداوە پشکنینی DNA بکەی بۆی سەرەداوێکت بۆ دەست بکەوێت؟ بەڵێ خات و بەرە بەڵێ لە ئێستادا من ئەوە دەکەم و لە ئێستادا هەوڵماوە کە ئەو بتوانم ئەو بچمە تاقیگەیەک و ئەوە بکەم و بیان دۆزمەوە. ئەمێ فەحسێکی DNA بکەم بۆ ئەوەی کە بتوانم بگەمە خێزانەکەم. بەڵێ خات و بەرا من دوا پرسیارت ئاڕاستاکەم هەڵبەت بەپێی ئەو زانیارانی لای ئێمە هەیە تۆ ژیانێکی خۆش و ئاسایید لەگەڵ خێزانەکەی خۆت و خانەوادەکەت هەیە بە شێوەیەکی گشتی لە کاتێکدا ئەگەر کە سوکارت بۆ نمونە چارەنووسیان ئاشکرا بوو بە هەر جۆرێک بێت پەرچەکردارت چۆنە بێ؟ دارم کە ئەو خێزانە بدۆزمەوە لە ژیاندا مابێتنەوە ئەو کاتە بڕیاری لێ دەدەم. بەڵێ خات و بەرە لە شاری کەرکووک سوپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی سەرکەوتوو بن.